بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە خاکی پیرۆزی کوردستان ئەوتین لە ناحیەی هیران ناحیەی هیران سەر بە شەقڵاوایە لە ساڵی 1952 بووە بە ناحیە و 22 دێهاتی هەیە. ئێرە 30 کیلۆمەتر لە شەقڵاوە دوورە و 73 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە. ناوچەی هیران ئەکەوێتە نێوانی سێ شاخەوە، شاخی سوورکێ و لە بەرامبەرمانە و شاخی سەفین و هاورێر لە پشتمانەوە. ئەم ناوچەیە ناوچەیەکی مێژوویە، ژماری دانیشتوانی 530 ماڵە، نزیک بە 4000 دانیشتوانی هەیە. ئێرە هیران لەگەڵ نازەنین دوو دێن لە پاڵێکان نزیکی یەکترین. ئەم دوو دێیە گوایە لە ئەسڵاڵێن خوشک بوون لە ناوچەی مەرگە و حەسارۆستەوە کچی میرێکە بن. فەرخ پاشای مەرگەیی تەماعیان تێگاوکو تەماعی لە زۆر کچە میری ئەو ناوچەیە کردبوو. ئەمان لە بەردەمیدا لەگەڵ باوکو براکانیان هەڵدێن یەن بۆ ئەم ناوچەیە ئاوادانەکەونەوە. ناوچەی هیران و نازەنین و دۆڵی خۆشناوەتی ناوچەیەکی مێژوویی زۆر کۆنا، هەتا مێژوونووسان باز دەوەکەن کە ژیان لە چاخی بەردینی ناوەڕاستەوە لێرە هەبووە، ژیانی تیا بووە و باز دەوەکەن کەوا کاروانێکی بازرگانی خەتی بازرگانی ئابریشم کە لە چینەوە هاتووە بەم دۆڵی خۆشناوەتیان ڕۆشتووە بۆ لای هەولێر و لێەوە بەدەشتی حەریر و باتاسا چووە بۆ ئەوروپا. باز لەوە هەیەکەوە پاشاکانی ئاشوور چەند جارێک هێرشیان بۆ ئەم ناوچەی هێناوە، هەرچی بەروبووم و حاصلات و حیواناتی ئەم ناوچە هەیە لەگەڵ خۆیانە بردویانە و تەنانەت باز لەوەکەن لە دەسووسەکانیانە کە لێرە کۆمەڵێک بت هەبووە، بتەکانیشان لەگەڵ خۆیانە بردووە. ئێمە ئێستا لە خزمەت شێخێکی زۆر گەورەین مەرقەدی مبارەکی لە ناحیەی هیران کە شێخانی هیرانی بنەچەیان ئەگەڕێتەوە بۆ ئەم پیاوە کاویش میر سلێمانە. میر سلێمانی کوڕی میر سعدی، کوڕی میر حوسەینی، کوڕی میر ئەحمەدی، میر عیسای کەوڵۆسیە کە باپیرە هەرە گەورەی ئەمان بنەچەی میرنشینی سۆرانیان دامەزرانووە. کاتێ لە سەردەمی باوکی وەفاتەکە ئەم ناوچەی پێبەخشێ، ناوچەی خۆشناوەتی پێبەخشێ. ئەویش ئەم دەسەڵاتی بەسەر ئەم ناوچەیە هەتاکو نێ پردێ و هەتاکو نێ کۆیە و هەتاکو نێ ناوچەی هیزۆب ئەڕوا. ئەم ناوچە دەسەڵاتی ئەو پیاوەیە بێ. ئەم پیاوە لەگەڵ کار بەدەستەکانیان ڕۆژێ ئەچن بۆ ڕاو بۆ ئەم شاخانە لەو سەرەوە کەیەنەوە کۆمەڵێک حیوان ڕاوەکەن لا ئەگەنە ماڵی شێخ تاهای بدلیسی لە خزمەتی ئەوە دانیشن کە ئەو پیاوە خەلیفەی شێخ ئیسماعیلی وڵیانیە و تەریقەی قادری. ئەو پیاوە کۆمەڵێک نەسیحەتێکە ئاڵێتەوە ماوەیەکی زۆر بە پاشایەتی ڕاوواردووە و بنەچەتان هەمویان بە پاشایەتی هاتوون. من نەسیحەتێکی تۆکەم کە تۆ ژیانت تا ئێرە بەخۆشی هێناوە، خۆشیێکی زۆری لە ژیان چەشتووە. داوا لێکم بۆ لێرەوە بیر ناکەیتەوە کە ئەمەی کەماوە لە تەمەنێ سەرفیکەی بۆ خوا و لە پێناوی خوا و ئەمەی کە بە دەوتای ئەم هەموو خەڵکە بیاهێتە سەر ڕێبازی قادری و لەگەڵیانە بژیت. ئەویش کە خۆی پیاوێکی شاعیرە بێت، شاعیرێکی هەزناسکە بێ، پیاوێکی بیرکەرەوە بێت لەم سروشت و لەم خاک و لەم چەم و لەم دووڵە هەستەکە کە خوایەک ئەم سروشەی دروست کردووە. قسەکانی شێختەها کاری تیەکە و لەویان بڕیارە ئەڵێن لە ئەمڕۆ بەولاوە ئیتر من تابعی تۆم. شێختەهای بەدیسیش ماوەیەک لای خۆی تەربیەیەکی ڕۆحی سلوکی ئەیکا بە موریدی خۆی، پاشان ئەیکا بە خەلیفەی خۆی بێ بەیەکی لە خەلیفە زۆر گەورەکان، شاعیرێکی هەزناسکە بێ، شعری زۆری هەیە لەگەڵ پەیوەندی بەخوا و وەیەک لەم شاخەی کە لە بەرامبەر مانایە لەم شاخە خەڵۆتێک بۆ خۆی دروست دەکات. ئەم شاخە ئەدڕێ هەر بەدەستی خۆی خەڵۆتێکی تا دروست دەکات و چلەی لێرە تا ئاکێشێ، هەموو ساڵێک 4-5 جار چلە لەم ئەشکەوتا ئەکێشێ و ذکری خواکە و بیر لە خواکاتەوە تەهلیل لە شتەکانی ئەهێنێتێ لەگەڵ خەلیفەکانی لەگەڵ مریدەکانی یەن بۆ ئەم دەشتە لێرە تەسبیحات دەکەن و تەهلیلەکەن چەند شەو ئەمێننەوە. شێخ سلێمانی هیرانی ڕەحمەتی خوای لێبێ ساڵی 1970 وەفاتەکە. ئەم پیاوە کۆمەڵێک گۆڕانکاری لە تەریقەی قادری شێخ ئیسماعیلی وڵیانی ئاکات کە بۆ ناوچەی خۆی بە ناوچەی خۆشناوەتی کە پەیوەندی بە ناوچەکانی ترۆ نییە، ئەم خۆی بۆ خۆی ئەم گۆڕانکاریەکە. یەکێ لەوانە بڕیارە کە دەرێشەکانی بە هیچ شێوەیەک نابێ زرک و شمشێر و شوشە خواردن و ئەو شتانەی کە باو بووە ئەوانە بکەن لە خۆدان. ئەوڵێ جسمی ئینسان، لاشەی ئینسان بە قیمەتە نابێ بریناری بکەی، نابێ عەزەتی بێ، زەحمەتی بێ. لەبەرەوە ئێوە زیاتر لەوە کە خەریکیەوە بن، خەریکی ذکر و تەهلیل و ئەو شتانە بن. یەکێکی کە لەو شتانەی کەیکا ئەم پیاوە وشەی شێخ لە ئابا و لە باتیا کاکە هێنەکە کاک هەر وشەیەکی ئاینی کۆنە وەکو کاک و باوا و باوە و ئەمانە وشەیەکی ئاینی کۆنە ئەمانە لە جێگەی ئەوە دانێ مەسا بەخۆیەوەترێ
كاكي هيراني يعني شيخ سليمان كاك سليماني كاكي هيراني يا كركي كا عبد الله كاكي هيراني يا كاك مصطفى كاكي هيراني بمشي وهتاكني أمره أو وتالي أبو شيء ينخواروا لا سلخانك خويا وكل عبادتك أو كاتاني كلوية بيت بعض الجار بوي خوي لأنك قبلك بو خوي دروسك بقيد لا شيء خوي قبلك دروسك دعائك وفاتك هل لو شري خويا أي ناجن وهروها دعاء أبيش الشيخ عبد الله كري كعبد الله هيراني كري كيت الجيكي أبيش هل لبالي باوكيا سلخانيك بوي خوي دروسكاتو لبال باوكيا قبلك دروسك دعائك وفاتك هل لو أي ناجن دعائي كاك مصطفى الشيخ مصطفى كرزاي كيد أبيش بهمان شيوا ليرة إساكي حتى أخير باشایان هەتا کوێ ئەخیر شێخیان کاکیان کە سافی هیرانیە ڕەحمەتی خوای لێ بێکەوی شێخێکی مرشیدی زۆر بەخۆت و زۆر گەورە بۆ دەسەڵاتێکی زۆر زۆری لەگەڵەوەی کە شاعیر بووە بەڵام دەسەڵاتێکی ڕۆحی زۆر گەورەی بووە ئەویش هەر لێرە بۆ خۆی قبلێک بۆی خۆی هەڵەکەنێ و لێرە وەفاتەکە کاتێکە وەفاتەکە ئەیخەن ناو قبلەکەیەوە هەتا کوێ شێخی ئەمڕۆ کە شێخی هیرانی پێوەتی لێ کاکی هیرانی ئەمیش بۆ خۆی کە ئێستا لە ژیانە ماوە خواتەمەنی درێژکە بەڵام قبلێکی هەڵکەندووە هەر لەویا و چلەخانە لای باپیر و باوکی و ئەوانە چلەخانەیەکی بۆ خۆی کردووە خەریکی عیبادەتە. یەکێک لە بەهێزترین نەوەکانی شێخ سلێمانی هیرانی کاکی هیرانی شێخ مصەفایە کە ئەم شێخ مصەفایە کاک مصەفای هیرانی کە بە سافی هیرانی بەناوبانگە شاعیرێکی زۆر گەورەیە دیوانێکی 500 لاپەڕەیی هەمووی شعری جوان شعر بە فارسی بە تورکی بە کوردی بە عەرەبی هەر هەمووی لاوانەوەی هەموو مەقاماتە بۆ خوای گەورەی ئەڵێ یەکێک لەو شتانەی کە ئەم پیاوە سافی هیرانی کردی ئەوە بوو کە هەرچی گۆرانی بێژانی ئەم ناوەیە هەمویانی بان کرد داوای لێکردن کە ئەم شعرانەی بکەن بە مەقام ئەوانیش هاتن لە دیوەخانەکەیە لە تەکیەکەیە شەوانە هەمویان بە شعر و بە تەپڵ و بە دەف خەریکی وتنەوە و هەتا یعنی بڵێن ئەو جۆرە سەمایی کە دایان هێنابوو ئەوەیانە کرد بە دەوریا و ئەیان لاوانەوە یەکێ لەوانە تایار تۆفیق کە جاری وا هەبوو هاتۆ بۆ لای بەمانگ لای ماوەتەوە و خەریکی شعرەکانی کردو بە مەقام یەکێ لەوانە عەلی مەردان کە هاتۆ لێرە سێوە هاتۆ بۆ ئێرە چەندەها مەقام بێژی کورد هاتوون لە خزمەتیان لێرە ئەو شعرە بە قووەتە ڕۆحیە ئیلهام بەخشانیان کردووە بە مەقام و تویانەتەوە هەتا ئەمڕۆژ هەتا عەدنان کەریم ئەوتە شعرەکانی ئەوی کردووە بە گۆرانی و بە گۆرانی زۆر سیر کە هیوا هەیە وەزانێ عاشقە بۆ ئافرەتێک بەڵام هەمووی عاشقی ئیلاهیە و باز لە عاشقی مرۆڤێکە لەگەڵ خوای خۆیان. شيخ فاضل برايتي برای ئەوە ئەم بۆی ناردم شيخ فاضل ئەو لە سلێمانی داعامی باسی ئەمی هیران بەڵێ شێخ سافی هیرانی ینی ئەوە لای جەنابەت چۆنە بەڵێ قووەت و هێزی بەڵێ سافی هیرانی کە شەشەمین پشتە برین لە بنەمارەکە ئێمە پێوەستنشین بووە هەم شێخ و هەم شاعریشی ناوداری نەوتەوەکەشن بووە لە ڕووی ئەدەبیاتی شۆگەر بین چاوی لێ بکەین شعرەکانی بە وێنەی ناڵی و مەحوی سالم و إلى آخری بەڵام ئەوەی سافی جیا ئاکاتەوەی هەستەشی زۆر ناسک و تایبەتی هەبوو شعرەکانی شێوازەی تایبەتی تری پێوە دیارە لە چاو شاعرەکانی تر نەکراون بە مەقام بە زۆر لە کۆڕی مەقاماتی کوردی هەر لە سەردەمی زۆر عەلی مەردان تاهیر تۆفیق بەو ئاخریانە مامۆستا عەدنان کەریم بەڵێ سێوە مەقامزان بەڵێ هەر زۆر سافی خۆش ئەوی سێوە بەڵێ ڕاستەکەی هندی هونەرمەندان زۆر شعرەکانی کردی کە گۆرانی و بە مەقامە لوتیان سەبارەت بە بنەماڵەکەمان کەوا بە بنەماڵەی کاشی هیرانی ناسراوە مێژوەکەمان ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 300 ساڵ بەر لە ئێستا کەوا یەکەمین پشتی ئێمە بە ناوی میر سولەیمان کەوا لانەوەی میر عەلی بەرجی کوڕی میر عیسای کوڕی میر کەلۆسی میری سۆرانە شوێنێکی تایبەتشی بۆ خڵوە و عیبادەت و چلەکێشان دروست کردووە لە هیران کەوا پێی ئەرێن مەرقەدەکانی کاچی هیرانی کەواتە هەمووی بەدەست ئەوەختی کرانە ژوور و هەم بەدەستی خۆشیان قەبرەکانی خۆیان لێدا بۆی کە وەفات بکەن لەو شوێنە بنێژێن ئەو پەرچەم و ئەگریجە هەمووی دوژمنی دینە ئەو زولف و ڕوەت ئافەتی سەرڕووی زەمینە عشقت لە دڵم ثابتە نەک عارضە قوربان وەک توڕەی شاهان کە لە سەرڕووی نەگینە
عالم چ دەزانێ کە ئەمن کوشتەی کێمە لەو تیری مژەر ظاهرە دائیم کە بخوێنە بێعارە دڵم چەندی جەفای دەی حەقە ئەمما جەی ڕەحمە گوڵم چونکە ڕەقیب وا لە کەمینە دڵ بوویتە کەباب بۆ مەزەی دیدەی مەستت قوربان لەوە معلومە کە لێوت نمەکینە جانا وەرەوە غەرقەی تووفانی سروشکم بێنۆحی وەفات نابێ نەجاتم بە سەفینە صافی کە لە خاکی دەری تۆ دوورە بە قوربان سەگ مەرجی نەبێ هێندە چلۆن قابلی ژین